حي على الصلاة الله أكبر الله أكبر. حي على الصلاة. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خۆشەویستانم لە زنجیرەوانەکانی نووری دیدەمە هاتینەوە خزمەتتان. خۆشحاڵین لەم ڕۆیە باسێکی بەرجەستەبوونی نوێش بکەین. واتە نوێش تەنها ڕۆحێک نییە، تەنها شتێکی غەیب نییە، تەنها شتێکی نەبینراو نییە، تەنها شتێکی خەیاڵ و تەنها شتێکی هەوایی نییە کە نەبینرێ. منەوێ لێرە پێتان بڵێم کە نوێش حاڵەتێکی بەرجەستەکراوە، حاڵەتێکی بینراوە، حاڵەتێکی لاشەیە. چۆن لاشە تەطبیقێکە، ئاوا نوێژیش بۆ خۆی ئەبێ بە لاشەیەک و ئەبێ بە ئینسانێک و ئەبێ بە شتێکی حەیەوی و ئەبینرێ و تەعاملی لەگەڵاکرێ. بۆ چکێمەکە بی لە نوێژەکەینەوە تەنها وا نوێشکە بین کە شتێکی ڕق و تەقە، کە نەزەریاتێکە، کە وەهمە بۆ خۆمان ئەیهۆنینەوە، جا ئیحتیمالێک نییە ڕۆژە لە ڕۆژان ئەم نوێژانە ببینینەوە یاخود چاومان پێکەوێتەوە. هەر کاتی ئێمە بەم نەزرەیە سەیرمان کرد حاڵیە بین لە نوێژ. بەڵام ئەگەر وا بیرمان کردەوە ئەم نوێژەی کە ئێمە حالیەن دروستیەکەین، بنیاتێنین کە خوای گەورە بە ئیقامە بە بنیادنان نایی بردووە، ڕۆژە لە ڕۆژان دێتەوە بەردەستمان. لە ڕۆژە لە ڕۆژان ئەم کردەوانی خۆمان ئەبینینەوە بە شێوەیەکتە تەعاملەکەین. یعنی چۆن تۆ مناڵەکەت لە نوتفە و لە ویراسە و لە جوڵە و لە جوهدی تۆ دروستە بێ، نوێژیش لە جوهد و لە ماندووبوون و لە تاقەی تۆ دروستە بێ. ڕۆژێک دێ ئەم نوێژە وەکو خۆی وەکو بەشەرێک ئەیبینیتەوە، وەکو شتێکی گیان لەبەر ئەیبینیتەوە، وەکو شتێکی ڕۆح لەبەر ئەیبینیتەوە. جا ئەمەیان بەدەست تۆیە ئەم نوێژە چۆن دروستەکەی. ئەم نوێژە ئەبێ بە نوێژێکی هاندیکەپ، ئەبێ بە کەم ئەندامێک لە بەردەستی تۆیە، چکە نەوتوانیوە بە ئەسڵی خۆی حەقی بیتێ، وەکو چۆن خۆی شایانی حەق و مافە، لەبەرەوە شتێکی قێزەون و شتێکی لاسەنگ و شتێکی بچووک و شتێکی گرگنت بۆ دەرەچێ. ئەمەش خەتای کەس نییە، خۆت نوێژەکە وادانە، خۆت عیبادەتەکە دوا دروست کرد. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نوێژ ناوە بە عەمودی دین، یاخود بە عیمادی دین، یاخود بە فەقەراتی دین. ئینسانێ بێتە بەرچاوی خۆت، فەقەراتی نەبێ، سەری نووساوە بە حەوزێوە، سنگی لە شوایەتی، سنگی دەرپەڕیوە، ورگی دەرپەڕیوە، لاشەیەکی قێزەون. ئەگەر ئەم نوێژەی تۆ ئەم عەمودە و بۆ دروست نەکرد، ئینسان ڕاست کاتەوە. ئەزان بۆچی ئینسان لە تەمەنی گەنجیە لاشەیەکی پیت و بەرزی هەیە؟ هەر باوکی و ئینسانە، دایکی و ئینسانە بینی پشکۆلە بۆتەوە، چونکە فەقەراتی نیشتۆتە سەریەک، بۆیە بینیت ئینسانەکە بچووک بۆتەوە یاخود کوڕ بۆتەوە. جا ئەگەر ئەم فەقەراتە هەر نەبێ، بزانە ئینسانەکە چی لێت. بۆیە خوای گەورە کە باسی نوێژەکە لە هەموو نوێژە بە ئەدا باسی ناکە، بە خوێندنیش باسی ناکە، بەڵکو بە ئیقامە. وەکو چۆن بەردێ لەسەر بەردێ دانیت، چینێ لەسەر چینێ دانی، عەمودێک پایەک لەسەر پایەک دانیت، خانوویەک بنێ بە چاوی خۆت، هەمووی پایە بێ و هەڵچردا بێت تا سەرەوە. بەڵام پایەکان لابە، سەقف لەسەر سەقف دانێ، و ئەزانی ئەم خانووە یاخود ئەم بینایە یاخود ئەم تەلارە بۆ مەلەزە لی داوە، هەر بەم چاوەڕ سەیرەکەی. بۆیە نوێژ ڕۆحی تایە، حەیەویەتی تایە. خوای گەورە فەرمێ چێ؟ فەرمێ ئین الصەلاتە تەنها عن الفحشاء والمنکر. نوێژ نەهیەکە لە خراپە، یعنی کە ئەتەوێ خراپە بکەیت، ئەتەوێ سەیری شتێ بکەیت، ئەتەوێ نەزەرێکی حرام بکەیت، ئەتەوێ حرام بێ بخۆیت، ئەتەوێ قسەیەکی غەڵەت بکەیت، ئەتەوێت دەسێ بەری بۆ شتێکی خراپ کە پێت حەڵال نییە، نوێژ دەست دەگرێ. هەر ئەڵی ڕۆحی تایە، تەنها کورە نەکەی، کورە عیبێ ئێستا تۆ نوێژت کرد، ئێستا تۆ لەگەڵ من هەبووی، ئێستا تۆ منت بنیادنا، ئێستا تۆ خاوەنی منیت،
چۆن ئینسانەگە مناڵێکی ساڵحی هەبێ کە خۆی بنیاتی ناوە کە خۆی گەورە پێی بەخشیوە زۆر جار شەرمەکا لەبەر منداڵەکەی هەندێک تاوانکە نوێژیش ئاوا سوبحانڵڵا دەستی ئینسانەگەی لەوی کە تاوانکە تەنها دەستێکرێ بەڵێ تۆ خاوەنی منیت چۆن منداڵەکە لە باوکە تۆ خاوەنی منیت عیبەت لەمە دووە هەندێشت بۆ تۆ نەگونجاوە عینەن بفاعیل خوای گەورە هێناوێتی سوبحانەڵڵا ئەویش نەهیەکە ئەویش خاوەنی قسەیە بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ هەر کاتە ئینسان ئەچێتە ناو گۆڕەکەیەوە فەیوتا من قبل رأسه ئینسان کاچێتە ناو قەبرەوە لە ناو قەبرەکەیە طبعا ئینسان لە دنیای مەجالی ئەوەی نییە ئەم شتانەی کە کردوێتی بە چای خۆی ببینێتەوە تەنانەت بینینی مەلایکەش بەڵام کە ئینسان چوە ناو گۆڕەوە چوە ناو قەبرەوە لە ناو قەبرەکەیە لای سەریەوە بۆی دێن قەڵغانێک شتێک دەنگێک خاوەنێک بەرجەستەیەک جسمێک ئەڵێ چی ئەڵێ ما قیبەلی مەدخەل یعنی ما من قیبەلی مەدخەل فەرمێ لای منەوە ڕێگە نییە خوایە ئێستا من لە قەبرەکەیا بەتەنیا خۆم بووم کەسی تر نهاتە گۆڕەکەەوە لەگەڵما ئێستا ئەمە چێ دیفاعم لێ کاوەڵێ لای منەوە مۆڵەتان نییە بچن ئەم پیاوە عەزیەت بن چێ نوێژەکەیەتی چی نوێژەکەی هەنی ئێستا نوێژەکەی بەرجەستە بۆ دیفاعی لێکا بڵێ وەکو ئەوەی کە خاوەنی بێ وەکو ئەوەی کە باوکی بێ لە ژوور سەرێەوە دانیشت بێ مەلەکل مەوت بێ ڕۆحی بکێشێ بڵێ مەجاتان نییە ئەمە کوڕی منە و جگەر و سۆز و هەموو شتێکم لێ مەکەنەوە الله ئەکبەر دوای لا ڕاستیەوە بۆیە چن چی ئەڵێ ڕۆژوو ئەڵێ لێ ڕۆژ مەجاتان نییە لای چەپێوە ئەچن زەکاتە لە مەجاتان نییە لای قاچێەوە ئەچن سەدەقە و ئەمر بالمەعروف و نەهی عن المنکەر لە مەجاتان نییە لێری شۆ بێن ئەڵێن هەستە دانیشە لە قەبرەکەیە سوبحانەڵڵا کابراکەت بە حسابی خۆی دانیشێ لە قەبرەکەیە سیرەکە ئەوا خەریکە وای دێتە بەرچاو خۆر ئاوا ئەبێ چی ئەڵێ فەرمێ دەعونی حەتا ئوصەلی فەیەقولونە ئینەکە ستەفعەل فەرمێ لێم گەڕێن هەتاوەکو دۆرکات نوێژەکەم مەلایکەتەکانی شەڵێن نوێژەکەیت بەس بەلەمەکە جوابی پرسیارەکەمان بەرەوە یعنی ئینسانی نوێژ خوێن لە قەبرەکەشا سوبحانەڵڵا خەمی چێتی بە ڕۆژووە بەبێ گیرفان هاتوۆتە ناو قەبرەکەیەوە دەستنوێژی نییە بەڵام غوسڵیان دەرکردو و خاوێنە ئیساکەی لە قەبرەکەیە ئەڵێ لێم گەڕێن هەتاوەکو نوێژەکەم بەکەم چکە وازانێ نوێژی عەسرێکی سوبحانەڵڵا وا دێتە بەرچاوی پرسیایی لەباری پێغەمبەری خوا لە یەکەن ساڵ سەلەم ئینسانی موسڵمانی ئیماندار وەکو خۆی جواب بەیاتەوە بەڵێ خۆشەویستەکانم کەواتە نوێژ ئەمەی کە تۆ بەکردەوەی خۆت ئەیکەی ڕۆژ و زەکات سەدەقە ئەمر بالمەعروف و نەهی عن المنکەر لە قەبرەکەی ئابن بەچی ئەبن بە ئینسانێکی دەموچاو جوان کە هەموو خزم و کەسوکارەکەت دەست لێ بەرێن ئەنجا لە قەبرەکەتە پیاوێکی دەموچاو جوان دێت ڕووخۆش ڕووگەش بۆن خۆش جلێکی جوان ڕوویەکی جوان ئەفەرمێت ئەبشر بالذی یەسوڕک مژدەت لێ بێ بۆی کە حەزت دەیەتی ئەویش ئەڵێ من ئەنت فوجهك وجه الذي يبشر بالخير تۆ چیت دەموچاوی تۆ ئەو دەموچاوەیە کە مژدەی خێرەدا ئەویشە فەرمێ ئەنا عەمەلوکە الصالح سبحان الله تەسەورەکەن چێ بێ بڵێ پێغەمبەرێک بێ نا لەو چە باپیری بێ هات بێت بۆ ناو قەبرەکەی نا لەوانەیەکی لە مناڵەکانی بێ و کە بە مناڵی مردبن و ئیساکەنە هات بێ پێشوازی باوکو دایکی بکە نەخێر فەرمێ ئەنا عەمەلوکە الصالح من کردەوە چاکەکانی خۆتم یعنی کردەوەی چاک ئالۆ ڕۆژەیە سبحان الله بەرجەستە ئەبێ و دێتە قەبرەکەەوە لەگەڵتا بەڵام ئەم کردەوەی ئەو کردەوەی کە خۆ بنیاتنا و خۆ دروستە کردووە چۆنە حازە کرد بێ هەروایی بینیت بۆ چاکیە و بۆ جوانیە ئینسان چۆن خۆشە لە قەبراکە بە تەنیاییە حەزەکە دار و دیوار و مێروەکان کە لاشەشی خۆن قسەی لەگەڵا بکە ئێستاکە نەخوای گەورە دەموچاو جوانێکی بۆ نێرێ ئاوا قسەی لەگەڵا بکە و بڵێ لەگەڵ تا من تا ڕۆژی قیامەت چ نعمەتێکە چ مژدەیەکە بەڵام تخوا پیاوێکی جۆر و جوار دروست مەکە تخوا شتێکی سەقەت دروست مەکە تخوا شتێکی بێسەر و بێفەقەرا دروست مەکە تخوا شتێکی معەوەق دروست مەکە
چکە تۆ لە ماڵەکە تا مناڵێکی معوەقە بینی گیر خۆی بەدەستیەوە با لە قەبرەکە تا ئینسانێکی متەکامیلی دەم و چاو جوانی ڕۆخۆش لەگەڵ تا بێت لە خزمەت تا بێت. بەڵێ خۆشەویستەکانم، بۆیە ئەمانە هەتاوەکو قیامەت لەگەڵ تا بن و دیفاعت لێکن و حازرە بن و بەرجەستە ئەبن، ئەنجا لە قیامەتە یاخود لە قەبرەکەتە کە نوێژەکانی خۆت ئەبینی تۆ بە متەکاملی ئەڵڵا ئەمە ئەو نوێژەیە کە من دروستم کرد، بڵێ ئەو نوێژەیە کە من بنیاتم نا، بڵێ چەند جوانە. ئەنجا نەقسەکانی یەک ئەبینیت، ئەوەی کە لە نوێژەکەتا نەقست بووە نەقسەکان لەو زەلامەیە کە بەرامبەر ئێستا وەستاوی بینیتەوە. سبحان الله. بەڵێ بەڕێزەکانم، بەڵام مامۆستا با یەک شتی علمی بڵێ نەقسی تویش علمێکی تیان نییە. من کردەوەیە بکەم و لەولاوە بێ بە شتێکی و زەق بێتەوە لە بەر چاوما بێ بە ئینسانش شتیوانە. کاتی خۆی ئەیانوت مادە لە بن نایەت، مادە ئەزەلیە. ڕاست. ئەزان دوای چی بۆ زیاد بوو، شتێکی تری بۆ زیاد بوو، وتیان مادە و تاقە ئەزەلیە. مادە ئەگۆڕێ بۆ مادەیەکی تر یاخود دەگۆڕێ بۆ تاقە، بەزە ناو ناچێ. مادە و تاقەش دوو ڕوو یەک دراون. مادە ئەبێ بە تاقە. چۆن؟ تۆ خواردنەی کە ئەیخۆیت ئەسووتێت و ئەبێ بە تاقە. جوڵی لەسەرەکەی بێ بە میکانیکی. وانە؟ هەتا ئێستا کەنا عولەمایان بینیوانە مادەیەک ئەسووتێ دارێکە ئیسووتێنی ئەبێ بە گەڕ، ئەبێ بە ڕووناکی. وانە؟ بەڵام کە ئەم تاقەیە ئەبیننەوە کە تاقەش وەکو مادە لە ناو ناچێ. چۆن ئەم تاقەیە بکەنەوە بە مادەکە و مادەکەی لێ دروستکەن، واتە گەرمیەکە بێن بەنزینی لێ دروستکەن، ڕووناکیەکە بێن کارەبای لێ دروستکەن. هەتا ئێستاکەنا عیلم نەزەریەن ئەمە مەقبولە، بەس تا ئێستاکەنا عەمەلیەن بەرجەستە نەبووە. کەواتە ڕۆژێ لە ڕۆژان دێ ئینسان جوودەکان ماندووبوونەکان ئەکاتەوە بەچی؟ ئەکاتەوە بە مادە و دیسانەوە وەکو مادە تەعاملی لەگەڵاکە. واضح حاڵم چی؟ بەڵێ خۆشەویستەکانم، پێغەمبەری خوا سەڵ فەرمێ چیە؟ فەرمێ ئەسەلات و نور. ئۆ نوێژ نوری دیدەیە، نوێژ ڕووناکیە. چۆن ئاو شەپۆل ئەکەی بە تاقەیەکی کارەبایی و کارەبای لێ دروستەکەی، دوای کارەکە باکەیەنی ڕووناکی لێ دروستەکەی، ئەشتوانی بیکێ بە گەرمی بیکێ بە هیتەر و هیتەری لێ دروستکەی، خۆتی بەگەرم بکەیتە. نوێژیش تاقەیەکی میکانیکیە، زایدن تاقەیەکی کار و مغناتیسیەکە لەش دەرەچێ، زایدن نورە. ئەم نور و ئەم تاقە و ئەم گۆڕانە هەر هەمووی ئەم ئێنێرژیە ڕۆژە ڕۆژانی بێتەوە بە ماتریاڵ و بێتەوە بە مادە جارێکی تر. سبحان الله. کەواتاگامان لەوە بێ ئەمە سبحان الله حەدیثێکی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە هێشتا عیلم پێ نەگەیشتووە، بەڵام لە مستەقبەلا عیلم ئەیگاتێ کە چۆن ڕۆژێ لە ڕۆژان تاقەی کارەبایی مادەکەی لێ دروست دەکەیتەوە، وەکو چۆن لە مادە تاقە دروست کرد. بەڵێ خۆشەویستەکانم، چونکە عیلم ئەمڕۆ سەلماندوێتی نەک مادە بەتەنیا، مادە و تاقەژە ناو ناچن، کە مادەم تاقە ئەمێنێتەوە کەواتە شتیتی لەسەر بنیاتەنرێ و شتی بەرجەستەی لێ دروستە بێ کە بۆ دنیانا بۆ قیامەتی خۆت ئەیبینیتەوە ئیسفادەی لێکی. بەڵێ بەڕێزەکانم، بە سەڵات بێ بە نوری دیدەمان و بێ بە بیلبیلی چاوانمان و ئەو نورە نەکوژێتەوە و ئەو نورە جارێکی تر وەکو تاقە وزە بگۆڕێتەوە و بە شتێکی بەرجەستە کراوە لە بەرچاوی خۆمانە ببینین. أقول قولي هذا واستغفر الله لي ولكم، والسلام عليكم ورحمة الله وبركاته. حي على الصلاة.